سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدانمان بە زنجیرە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سەلاحەددین بۆ ئەوەی بزانین کۆلێژەکانی بەشەکانیان بە زانکۆلاین و پارالێل و ئێواران چەندە. تاوەکو ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین پشتی پێ بەستن و بەرچاوڕوون بن بە نزیکەی تاوەکو ئەو بەشانەی کە خۆتان هەستان پێیەتی هەڵی بژێرن ئەگەر لە نزیکی کۆنەبرەکانتان بێت. ئێوە شتا کۆتای ڤیدیۆ بینەر بن بۆ وەرگرتنی زانیاری لەسەر هەر بەشێکی. خۆشەویستانی من، لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی پەروەردەی شەقڵاوەکەین. ئەلبەتە لە شارۆچکە جوانەکەی شەقڵاوە کۆلێژی پەروەردەمان هەیە کە چەند بەشێک لە خۆیەگرێت کە مێستا کەمترین کۆنمرەکانی بە زانکۆلاین و پارالێل و ئێواران بۆ ئێوەی خۆشەویست باسەکەین تاوەکو سودمەند بن لێ و بەرچاوڕوون بن سەبارەت بۆ کۆلێژە. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی شەقڵاوە سەر بە زانکۆی سەلاحەددین بریتیە لە زمانی ئینگلیزی. لقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆلاینی پارێزگا 72.2 و گشتێکەی 79.5، پارالێلی پارێزگا 68 و گشتێکەی 75.354. بەشی فیزیا زانستیە واتە تەنها لەقی زانستی وەرەگرێت 64.6 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 63.7. پارالێلی پارێزگا 58.465 و گشتێکەی 63.461. پەروەردەی شەقڵاوە بەشی بایۆلۆجی لەقەکەی زانستیە زانکۆلاینی پارێزگای 64.138 و گشتێکەی 75.828. پارالێلی پارێزگا 6.63 و گشتێکەی 65.8. ئەزیزانم، لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەتان لە یاد نەچێ. هەروەها زانگوڵی کەناڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی هەر ڤیدیۆیەکی نوێمان هەبوو ئێوەی خۆشەویست ئاگادار بن و سوودی لێ ببینن. هەروەها لە یادتان نەچێ هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە با ئەوانش سوود لەم ڤیدیۆیانە ببینن. کۆلێژی پەروەردەی شەقڵاوە لە زانکۆی سەلاحەددین بەشی زمانی کوردی زانستی و وێژەی وەرەگرێت 62.491 زانکۆلاینی پارێزگایە و 69.181 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 57.5 و گشتێکەی 61.651. ئێوارانی پارێزگا 57.492 و گشتێکەی 6.75. کۆتابەشمان لە کۆلێژی پەروەردەی شەقڵاوە بەشی زمانی عەرەبیە کە لەقەکانی زانستی و وێژەی پێکەوە وەرەگرێت 61.7 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 70.3. پارالێلی پارێزگا 57.791 و گشتێکەی 64.1. ئێوارانی پارێزگا 57.9 و گشتێکەی 6.9. خۆشەویستانم، ئەمە ئەو کۆنمرە و بەشانە بوون بە زانکۆلاین و پارالێل و ئێواران کە لە کۆلێژی پەروەردەی شەقڵاوە لە زانکۆی سەلاحەددین هەیە. بە هیوای ئەوەی ئەم کۆنمرانە بەرچاوڕوونی بێ بۆ ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن.